بینەرانی عزیز و خۆشەویستی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لاڵقەیەکی نوێی بەرنامەی کەلتوری هەڵبژاردناتینەوە خزمەتتان. ئەمەڵقەیەم جارەمان تایبەتە بە کاریگەریە سیاسیەکان لەسەر پرۆسەی کەلتوری هەڵبژاردن. بۆ هەمەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک بەرزان عوسمان چاودێری سیاسیەکەین. پێمان خۆشە گفتوگویەکی هێمن و ئارام بکەین دەربارەی ئەو دۆزە. بەخێربی کاک بەرزان. زۆر سپاس کاکە ڕێباز، زۆر سپاسی ئێوە و تەلەڤیزیۆن و رادیۆکەشتانەکەم بۆ میوانداری ئێمە. هیوادارین بەرنمەیەکی گەرم و گۆڕ، بەرنمەیەکی بەپێز بە خزمەت بە پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردن بکە لە هەرێمی کوردستاندا. خۆشحاڵم کە لێرەیت. کاک بەرزان، من زۆر گرنگە بەلام و هەر کەسێکێتە ناو قسە لەسەر دنیای سیاست و بەتایبەتی پرۆگرامەکانی ئەحزابە جیاوازەکان بە گشتی و لیستی سەونەوە بەتایبەتی زۆر گرنگە بەلامەوە ڕێی جەنابیش بزانی لەوبارەوە دیدگای ڕوون ڕوئیا بۆ سیاستکردن چەند گرنگە، چەند پێویستە بەتایبەت بۆ کاندیدانی سیاسی هەموو قەوار و لایەنە سیاسەکان بە گشتی و بەتایبەتی بۆ لیستی سەونەوە. بەڵێ سپاس بۆ جەنابەت. تەبعاً هەر حیزبێکی سیاسی و لە هەر ڕوئیایەکی هەبێ بۆ خۆی حیزبێکی خاوەن ڕوئیا بێ و خاوەن پەیام بێ و ئەو حیزبە سیاسیە هەبێ پرۆژەی هەبێ. خاستەن لە پرۆسەی دیموکراسیە حزبی سیاسی پێویستی بە پلان و پرۆژەی فراوان هەیە بۆ دیدگای 4 ساڵی ئایندەی پرۆسەی سیاسی لە وڵاتەکەی خۆیدا. بۆیە ئێمە حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان لە هەموو کاتێ زیاتر ئەبێ ئەم ماوانەی پێشوو زیاتر لە 5 ساڵە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانان نەکراوە، پێویستیان بەوە هەیە پاشخانی پرۆشەکانی خۆیان چڕ بکەنەوە لە پەرپێدانی یەکەم جار کولتوری دیموکراسی لە هەرێمی کوردستاندا، دوای ئەوە ڕانی ڕەنگڕێژکردنی یاخود دیاریکردنی ئەو ئاستەنگانەی کە ڕوبەڕووی پرۆسەی سیاسی و خزمەتگوزاریە بێتەوە لە هەرێمی کوردستاندا، ئینجا دیدێکی ئایندە سازیشیان هەبێ بۆ هەرێمی کوردستان. پێم وایە ئەم دیدە لە هەر حیزبێکی سیاسیدا هەبێت، ڕوئیایەکی جوانی دەداتێ، بەرچاوڕوونێکی جوانی دەداتێ بۆ ئایندە. کاتەمە زۆر گرنگە بۆ ئەوانشی کە دەنگدەرن بزانن دەنگێدەن بە چ دیدگایەک بە چ ڕوئیایەک، چونکە 4 ساڵی ئایندەیان ئەوان ڕنگڕێژەکەن. ئەگەر کە خەڵکانێکی بێپرنسیپ و پۆپۆلیستی بنەوە لە بەرامبەر کۆمەڵی خەڵکی خاوەن مەبدە و پرنسیپی نیشتیمانی هەبێ، بە پرسیارەتێکێتە ئەستۆی با بڵێنە و کەسانشی کە دەنگدەرن. بەتاکید دەنگدەر ئەگەر سەیری ئەحزاب و پرۆژەکانیان دەکات، کاتێککە حیزبی سیاسی کۆمەڵی حیزبی سیاسی چەند پرۆژەیەکی جیاواز دەیەک، خۆ ناکرێ هەموو حیزبە سیاسیەکان پرۆژەکانیان کۆپی پەیست یەکتری بێ، ئەبێ کۆمەڵێ دیدگای جیاوازیان هەبێ. ئەو کاتە ئەم دیدگانە بۆ خۆی هوشیاری دەنگدەر دیاری دەکات کە دەنگدەر بە ئاراستەی کامیانە دەنگ دەدا یاخۆ بە ئاراستەی کامیان هەڵەبژێرێ بۆ ئەوەی لە ماوەی چەند ساڵ یا مەکسیمام انتخابات 4 ساڵجارێک دەکرێت، 4 ساڵی ئایندە بتوانێت کامیان بتوانێت پێشەوایەتی بکات یاخۆ کامیان بتوانێت پرۆسەی بەڕێوەبردننی وڵاتەکە بگرێتە ئەستۆ یاخۆ پشکی شێری تێدا بێت. بابەتێکی گرنگت وروژان مەسەلەی خوێندنەوەی کارنامەکانەکەن. با بڵین وەرگری ئێمە ئەو کەسانی کە بنە دەنگدەر و ئەو کەسانشی کاچن دەنگ ئەدەن لە هەموو لیست و قەوارەکان. چەند گرنگەم هوشیاریان هەبێت لە ڕووی کەلتوریەوە کە بزانن پێش هەر شتێک هەڵبژاردن کەلتورە. ئەگەر ئەم کەلتوری هەڵبژاردنەمان نەبێ، ئەبێ بە شوێن کەوتنیکی نەخوێنەوارانیان با بڵین حساب نەکردن بۆ مێژوو، حساب نەکردن بۆ پرەنسیپەکان، حساب نەکردن بۆ ئایندە. تۆ چۆن ئەمانە بە گرنگای بزانیا چۆن ئیخوێنیتەوە؟ خۆی شتێک هەیە عادەتەن پرۆسەی هەڵبژاردن بەسراوەتەوە بە پرۆسە فراوانەکە کە ناوی پرۆسەی دیموکراسیە. بۆیە بەڕاستی دەنگدەری ئێمە هاوڵاتیانی ئێمە ئەبێ بۆ خۆی باگراوەندێکی هەبێ، پاشخانێکی هەبێ، یاخۆ بڵین سەقافەیەکی هەبێ لەسەر ڕۆشنبیری دیموکراسی. بەڕاستی بۆ هەرێمی کوردستان ئەگەر بیبەسینەوە بۆ هەرێمی کوردستان ئەوەی گرنگە کە ئێمە کۆمەڵی پێوەرمان هەبێ، هەم وەکو حیزبی سیاسی و هەم وەکو دەنگدەریش لە هەرێمی کوردستانە. ئەو پێوەرانە مەسەلەن بۆ خۆمان وەکو هەرێمی کوردستان پێویستمان بەوە هەیە ئێمە پێوەری نەتەوەیمان هەبێ، پێوەری نەتەوەی و دیموکراسیەکە ببەسین بە یەکەوە. مەسەلەن کاتێک کە دەنگدەر دەنگ دەدات، کاتێک کە حیزبە سیاسیەکان بەرنامەکانیان دادەڕێژن، ئەبێ لە ڕووە نەتەوەیەکەوە بزانن مەسەلەن لە چ شوێنێکی جیهان ئاژین و کوبڵێ دۆست و دوژمنەکانی خۆیان دیاری بکەن، چ شتێک کاریگەری لەسەر پەیامی نەتەوەی ئەوان یاخود ئایندەی نەتەوەی ئەوان هەیە. دوای ئەوە یەنە سەرەوەی کە چۆن بتوانین
ڕووی دیموکراسی پێشکەشکەین مەسەلە ئازادی یەکتری فراهام بکەین یەکتری قوبوڵ بکەین ئازادیە گشتیەکان پێکەوەی و پێکەوە ژیان لە نێوان پێکهاتەکانە یاخۆ لە نێوان کۆمەڵانە یاخۆ لە نێوان هاوڵاتیانە دروستکەین ئەم بابەتە پێویستی بەچی هەیە پێویستی بە کولتورێک هەیە کە ئەم کولتورە تێگەیشتنی هەبێ بۆ پرۆسەی دیموکراسی دوای ئەوە تێگەیشتنی هەبێ بۆ هەڵبژاردن کە هەڵبژاردن یەکێکە میکانیزمەکانی جێبەجێکردنی پرۆسەی دیموکراسی یاخۆ گۆڕانی سیاسی یاخۆ گۆڕانێک بە ئاڕاستەی بەڕێوەبردننی وڵاتە یاخود چارەسەرکردنی هەندێک کێشە. بینەرانی ئازیز لە کارنامی لیستی سەونەوەی پارتی دیموکراتی کوردستانە هەمان قسانی کە مامۆستا فەرموویەتی و ئێسێمە ئەشیکەینە پرسیار و گفتوگۆکەمانە گوێزینە بۆ ئاسێکی تریش هەیە لە پرینسیپە لە گۆڕ و نیشتیمانیەکانی ناو ئەم کارنامەیە هاتووە باسی چەسپاندنی سەروەری یاسا لەگەڵ ڕێزگرتن لە داد و دادگەری و دەسەڵاتی دادوەری کراوە. مامۆستا بۆ چوونی جەنابتان لەو بارەی حەزەکەم بزانم. من پێم خۆشە لە ئەساسا باسی ئەو دروشم و پەیامانەکەی کە هەر یەکە لە حیزبە سیاسیەکان هەڵی گرتووە. مەسەلەن پروش بێژگەوەی بینە سەر مەبەستانی لەسەر چەسپانی سەروەری یاسا بۆ تاک و بە تایبەتی لە هەڵبژاردنە زۆر گرنگە بۆ ئێمە چونکە ئەگەر نەزانین ئایندێمە پەیوەندی بە چەسپاندنی یاساوە هەیە بە سەروەری تاکەوە هەیە وا بزانەوە کاتە دەنگدانەکانیشان هیچ بایەخێکی نابێت. ئێمە پێش هەموو شتێ بێ ڕێز لە ئازادی یەکتری بگرین. دوای ئەوە یەینە سەرەوەی کە چۆن ئەم خۆی پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی تەنزیم کراوە ڕێکخراوە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ئایندەی 4 ساڵی ئایندا یاخۆ لەو ساڵانی کە دێتە پێشەوە کابینەتێک دروستە بێ پەرلەمانێک دروستە بێت چۆن خۆمان ڕێ بخەینەوە لە شێوەیەکی چیە لە شێوەیەکی یاسایی زۆرت هەیە لە بواری سیاسیش و خوێندنەوەکانیش قوڵ و جدین بۆیە من بەلامەوە گرنگە بزانم چەسپاندی سەروەری یاساپێندی بە ئارامی بە ئاوەدانی بە خۆڕاگرێمانە چ پەیوەندیشان هەیە بەیەکەوە ئەگەر بۆم ڕەپەتکەی سوپاس دەکەم. ئەگەر ئێمە بین سەیری دروشمەکان بکەین مەسەلەن دروشمی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونە وەرگرین دروشمی حیزبێکی سیاسی تر وەربگرین باسی ئەوە بکەین ئەبێ وەکو جەنابەت لە سەرەتا باست کرد چۆن دیدگای حیزبێکی سیاسی دروشمی حیزبی سیاسی بۆ پرۆسەی هەڵبژاردن چۆنە ئەسڵەن ئەو حیزبە سیاسی چۆن لە هەڵبژاردن تێدەگا هەڵبژاردن یعنی بنیادنان هەڵبژاردن تۆ بنیادی قۆناغێکی ئایندە ئەەکەی بۆ وڵاتەکەی خۆت بۆیە کە دێن سەیری عنی بەبێ تەحەیوز بەبێ لایەنگری سەیری دروشمەکانی مادەی بڵێن لیستی 190 دەکەین دەبینین لیستی 190 دروشمی بنیادنانی هەڵگرتووە لە خۆیان مەسەلەن باسی ئارامی دەکات یەکێک لە چاکیەکانی پرۆسەی دیموکراسی و پرۆسەی هەڵبژاردن بە تایبەتی ئەوەیە کە سەقامگیری سیاسی لە وڵاتەکە فراهەمەکات پەیوەندی هەیە بە سەروەری یاساوە بڵێ کە تۆ وڵاتەکەت سەقامگیر بوو کە وڵاتێک فەوزەوی بۆ سەروەری یاسا باسی هیچ باسێکی نییە لە وڵاتە بۆیە یەکێک لە چاکیەکانی یەکێک لە باشیەکانی مەزایەکانی پرۆسەی هەڵبژاردنەوەیە کە سەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی لە وڵاتەکە چەسپێنێ بۆیە کە باسی دروشمێک لیستی 190 دەکەین باسی ئارامی دەکا بۆ خۆی بەڕاستی لە خۆڕا ئەم دروشمە نەهاتووە یەکێک لە بابەتەکان کە سەرەتا باسم کرد مەسەلەن کولتوری دیموکراسی کە باسی کولتوری دیموکراسی دەکەی ئەوەیە کە یەکتری قوبوڵکەین یەکتری پێکەوەی ئیش بکەین لەبەر ئەوە دروشمێکی هەڵگرتووە باسی پێکەوەیەکە یەکتر قوبوڵکردنەکە پێکەوە کارکردن دەکا لە پاڵەوەشە لە بابەتە نەتەوەیەکەوە کە پێمان وت بۆ کوردستان چی گرنگە و پێوەرانە چین بۆ هەڵبژاردن لە کوردستاندا باسی نەتەوەی و دیموکراسیمان بە یەکەوە بەستووە باسی خۆڕاگری دەکا ئێمە زانین هەرێمی کوردستان تەحەدیاتی زۆر لەسەر شەهینە پێویستمان بەوە هەیە ئێمە ملەتەکەمان ڕابێنین کە خۆڕاگر بێ ملەتەکەمان ڕابێنین کە بە هەستێکی فراوان دیدگایەکی فراوانی نەتەوەیەوە بەڕاستی ئێمە گەر باوەڕمان بە بنیادنان نەبێ ئارام نەبین ئاوەدانیمان بۆ دروستە بێ بەتاکید یعنی ئێمە خۆڕاگریکەی دروستە بێت لە ئاوەدانیا دروستە بێت لە سەقامگیریە دروستە بێت لە خۆڕاگریە دروستە بێت لە شوێنێکە کە ئاوەدانی تیابێ بەڵام لە شوێنێکە کە ئاژاوی سیاسی هەبێ ناڕێکی نەتەوەی هەبێ بەڕێزت تۆ چۆن ڕوانیتەوە لە هەموو پرۆسەیەەکە هەموو پرۆس حتا پرۆسی مەسەلە اقتصاد بەچی ئابووری پێشەکەوێت لە وڵاتەکە گەشە پێدانی ئابووری بەچی دروست لە جەوێکی فەوزەویا دروستە بێ نەخێر جەوێکی پڕ ئارام جەوێک کە سەرۆری یاسای تیابێ سەقامگیری سیاسی تیابێ پێکەوەیی تیابێ گونجانی تیابێ مەسەلە پرۆسەکانی دیموکراسی بە بەردەوامی تایە
وەکو بڵێت چرخە لە بکات ئەم هەموو بابەتانە بەڕاستی ئەبەسرێتەوە بەوەی کە تۆ ڕوئیایەکت هەبێ بۆ پرۆسەکە وەکو پرۆسەی دیموکراسی و میکانیزمەکەش وەکو میکانیزمی هەڵبژاردن بتوانین چۆن جێبەجێ کاتە هەڵبژاردن بۆ خەوێ بە میکانیزمێک بۆی کە ئاڵوگۆڕ یان گۆڕانکاری دروست بێ وانە خۆی بۆ خۆی هەڵبژاردن یعنی توانین بڵێن بابەتەکە بۆ بابەتی گۆڕانکاریە بەڵام گۆڕانکاری پێویستی بە هەندێک ینی نزبیە پێویستی بە هەندێک ڕێوشوێن هەیە یاخۆ پێویستی بە هەندێک زمینە سازی هەیە بۆ نمونە پێویستی بەوە هەیە زمینەی سیاسی بێتەکایەوە ئەو بابەتی کە لە پێش ئەمە باسمان کرد ڕوئیا و دیدگای پارتی سیاسی بۆ هەڵبژاردن ڕوئیا و دیدگای دەنگدەری کورد یاخود دەنگدەری هاوڵاتی بۆ هەڵبژاردن ئەمە بۆ خۆی زمینە سازیە کە زمینێکی سیاسیە فراهام کراوە بۆ بابەتی هەڵبژاردن دوایەوە بابەتێک کە جەنابەت باست کرد بابەتی یاسا و ئەمانە منی بەسمەوە بەچیەوە بە سیستەمی هەڵبژاردنەوە پێویستمان بەوەیە چۆن بە چه سیستەمێکی هەڵبژاردن باشترین سیستەمی هەڵبژاردن ئێمە ئەم پرۆسەی خۆمان کە ناوی پرۆسەی هەڵبژاردنە جێبەجێ بکەین کابڕاستی هەمووی کاریگەری لەسەر کۆی پرۆسە دیموکراسیەکە هەیە کاریگەری لەسەر ئەو گۆڕانایە کە باسمان کرد مەسەلەن هەڵبژاردن لە ڕێگەی هەڵبژاردنەوە چۆن گۆڕانی مەسەلەن سیاسی دروستکات دوای هەڵسوکەوتی دەنگدەر ئایا دەنگدەر تایبەتی دەنگدەری هەرێمی کوردستان ئەو هوشیارەی هەیە بتوانێت مقارنە و بەراوردکاری بکە لە نێوان ئەو پرۆژانی کە هەیە مەسەلەن بەڕاستی من هەندێک بابەت دەبینم لە ئەمڕۆ گەربی بەسینەوە کاگڕێ باز بە ئەمڕۆی هەڵمەتی هەڵبژاردننی خۆمانەوە هەڵبەجی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە یعنی هەندێک حزبی سیاسی بەداخەوە بە بێ ناوهێنان کە باسی دەکەی دروشمەکانی لە دروشمی پرۆسەیەکی دیموکراسی و پرۆسەیەک داخەڵبوون بە پرۆسەی هەڵبژاردن ناچی وەکوتم دروشمی پەیامی کارنامەی هەڵبژاردن کارنامەی بنیادنانە کارنامەی پرۆژەیە بۆ چەند ساڵی ئایندا بەڵام کە تۆ کارنامەکەت هەبێ بڵێ بیرروخێنن یعنی کارنامەی ڕوخانت پێ لە ئاساسا ئەوەی کە لە بینی دوخان دوو جۆرە ڕوخان لەسەر ئاستی فیزیکیەکەی لەسەر ئاستە سیاسیەکەشی لەسەر ئاستە سیاسەکەی ئەو پردی پەیوەندی نێوان حیزبە سیاسیەکان هاوڵاتیان خەڵکی نوخبە لە ناو وڵاتەکەتا تۆتەوێ ئەم بابەتە چی لێ بکەی بەرەو کوێ بیبەی ئەبێ پرۆژەت هەبێ بۆ چاکردنی ئەماچ کا کوردستان بەڕاستی پێویستی بەوە هەیە اینجا پرۆسەت هەبێ بۆ بنیادنانی وڵاتەکەی خۆت ژێرخانی وڵاتەکەی خۆت کارنامەیەکی وهات پێبێ یعنی کارنامەی کۆتایی پێدێنین کارنامەی بڕوخێ کارنامەی ئیتر بەسە کارنامەی ڕات دەگرین ئەمە کارنامەیەکە بەڕاستی بەداخەوە ئەیڵێم کە نەبرەیەکی وەکو بڵێن ڕادیکاڵی نەبرەیەکی تند و پڕ لە تند و تیژیتایە یعنی کارنامەی پرۆسەیەکی دیموکراسی نییە کە ئێمە وڵاتێکی پێبنیادنێ مامۆستاشتێکی زۆر جوانت باس کرد مەسەلەی و گۆڕانکاری و هەڵبژاردنوانە زۆر جوان باست کرد بەڵام منە مێل یەکشت تێ بگەم کاتێک کابینی هێزێکی سیاسی یاخود قەوارەیەک یاخود لیستێک یاخود کەسایەتیە کاندیدێکە بینی ئەوێ لە شەو ڕۆژەکە گۆڕانکاری دروستکە گۆڕانکاریکی وا لە سەردەمی ئێستاە ممکنە یان با بڵێن گونجاوە ئەم شەو تابیانی بەکون فەیەکوونیە هەموو شتانێمانێت هەرچی هەڵی چەند ساڵی ڕابردوویە سەر ڕێکرێتەوە ئێمە پرۆسی دیموکراسی ئەگەر لە وڵاتانی هەرە پێشکەوتوی دنیا باسی کەین پرۆسەیەکی قۆناغ بە قۆناغ پرۆسێکی بەرنامە بۆ داڕێژراو بووە وەکۆڵە ستێپ بە ستێپ هاتوۆتە پێشەوە مەسەلە وڵاتێکی وەکو بەریتانیا خاوەن مێژوویەکی پڕ دیموکراسی هزار ساڵەیە ئەم مێژووە مەسەلەن لە کۆڵەیە وەکو جەناب تەفەرمووی لە چەند ساڵێک و چەند ڕۆژێک و چەند مانگێکانە هاتووەتە دی ئێمە لە هەرێمی کوردستانە پێویستمان بە گۆڕانکاریەکی ڕیشەیی هەیە بۆ تێگەیشتن لە کولتوری دیموکراسی و لە کولتوری دەنگدان بە دەرەجە یەکەم دوای ئەوە بین پرۆژەکانمان لەسەر ئەم ئاستە کولتوری خۆمان داڕێژین وەکۆڵێ ئێمە بەقە بەڕەکەی خۆمان پێڕاکێشین با دروشمی گەورە و وەکۆڵێ بەردیزل نیشانەی نەهاوشتێتی وەرنەگرین بە مەحنا عامیە کوردیەکەی بۆیە هەر کاندیدێک یاخوار حیزبێکی سیاسی ئەبێ بۆ خۆی واقعیانە بیرکاتەوە لە ڕووی واقعیەوە بزانێ ئەتوانێت چی بکە حدودی کارەکانی تاکوێیە یەک بابەتێک بیرکاتەوە کە ئێمە پێکەوە توان هیچ حیزبێکی سیاسی لە کوردستانە بە تایبەتی ناتوانێت بە تەنها بەبێ حیزبەکانی تر یاخۆ بەبێ پارتەکانی تر یا بە پێ لیستەکانی تر بتوانێت لە کوردستانە پرۆسەیەکی ئارام و گەشە سەند و دروستکە لەبەرەوە ئێمە پێویستمان بە یەکگرتن و لە خۆبردووی و یەکتری قوبڵکردن هەیە نەک یەکتری سڕینەوە بەڕاستی لەبەر ئەم بابەتانە
ئێمە معنین بەوەی کە لە کوردستانە کۆمەڵێ پێوەرمان هەبێ بۆ هەڵبژاردن کۆمەڵی پێوەرمان هەبێ بۆ مەوزوعی دیموکراسی یەکەم جار لە کولتوری دیموکراسی تێبگەین دووهەم جار بتوانین ئەو ئامانجانەی کە لەسەرمانە چکایم کوردستان بە حقیقت ئێمە هەرێمێکی نیمچە سربەخۆی هەموو دەورمان گیراوە لە ناو ژینگەیەکی پڕ کێش بە کێش و پڕ ئاژاوە و پێر لە ڕووە هەرێمایەتەکەمانەوە بەڕاستی بزیسکی شەڕ و بزیسکی نائارامی دەور و پشتی ئێمەی گرتووە لەبەرەوە ئێمە لە ناو خۆمانە پێویستمان بە ئارامی هەیە لە ناو خۆمانە پێویستمان بەوە هەیە کە پرۆسەیەکی پڕ لە هێمنی پڕ لە ئارامی ڕێکی قوبوڵکردن بۆ بنیادنان دروستکەین نەک بۆ ڕووخان دەست خۆشوەڵام لێرە شتێکم بیرکەوتۆ لەم کارنامێشە هاتۆ باسی تێگەیشتنێکی باشترەکە بۆ مافەڕەواکانی خەڵکی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بەگشتی ئەم تێگەیشتنە تازەیان با بڵێن ئەم ڕوانینە بۆ دنیایەکی تازە خۆی لەخوا چی ئەڵێیان بەسەلەن هەز ناکە لە پشت ئەوەوە دیدگایەکی قوڵتر ئامادەیە پێتەڵێ پێویستمان بۆیە وەکو شارەکەی سوورا بەڵێ پێویستە چاومان بشین و دنیا بە جۆرێکە بینین بەڕێسۆنەوەلەکەیتەوە من وەکو دیدگایەکی بڵێ دیدگایەکی کوردانە وەکو دیدگایەکی سیاسیانەش ئێمە ئەگەر وەکو کورد بیرکەینەوە ئەوەیە کە باسم کرد کوردستان پێویستی بە چ جۆرە هەڵبژاردنێکە بە چ جۆرە هەڵبژاردنێکە دووەمیان دیدگایەکی سیاسیانەوەی کە جەناب باس کرد قوڵ بیرکردنەوە فراوان بیرکردنەوە بینینی وێنە گەورەکە لە ئاستێکی گەورەترا نەک کارکردن لەسەر کۆمەڵێ یەکێوەڵێ خاڵی بچووک بەڕاستی کە ئەو خاڵانە ڕەنگە دەستکەوتێکی ئانی عاتفی بۆ وڵاتەکەمان بۆ هەندێک دەنگ لەم لاولەولا دروستکەی بەڵام وڵاتی پێبنیاد ناندرێ لەبەرەوە ئێمە پێویستمان بەوە هەیە وەکو هەرێمی کوردستان وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر و هەمووشیانەوە دیدگای پارت و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیە ئێمە بە دیدگایەکەوە بچینە ناو هەڵبژاردن بە دیدگایەکەوە پرۆسەی سیاسی یاخو پرۆسەی دیموکراسی لە وڵاتەکەمانە جێبەجێ بکەین بەوەی کە ئێمە چۆن وڵاتێک بنیاد نێنین چۆن کێشەکانی وڵاتەکەمان چارەسەرەکەین چۆن پەیوەندی لێوان پارت و لایەنە سیاسیەکان جارێکتر ئەپدەیتەکەین و خاڵێکی هەرە گرنگیش بەڕاستی ئەمەوێ لێرە ئیشارەتی پێ بدەم یەکێک لەو باشیانە یەکێک لەو پێویستیانەی کە هەڵبژاردننی ئێستەی هەرێمی کوردستان لە ئێمە خوازیە و یاخو پێویستە و بابەتێکی حتمیە ئێمە ئەبدەیتی مؤسسات ئەبدەیتی دامەزراوە سیاسەکانی خۆمانەکەینەوە ئێمە ئێستا لە فەراغێکی یاسایی و دستوریە ژین و هەرێمەکەمان لەبەرەوە پێویستمان بە پرۆسەیەکی ئارام هەیە چنراو هەیە لەلایەن هەموو لایەنە سیاسەکانەوە بە بەشداری هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی جارێکی تر ڕەوایەتی شەرعیەت بداتەوە بە دامەزراوە سیاسەکانی هەرێمی کوردستان بە پەرلەمان لە ئەنجومەنی محافەزەوە دەست پێ بکە بە پەرلەمان و بە شارەوانیەکان و بە سەرۆکایەتیەکان ئەو هەموو دامەزراوە سیاسیانەی کە لەلایەن نارانی هەرێمی کوردستانەوە کراوەتە ئامانج جارێکی تر ئێمە شەرعەتی پێ بدەین بۆی ئەو شەرعەتە لەناو ئەم کێشمەکێشەی دەوروبەرماندا لە ڕووە ئیقلیمی و نەودەوڵەتێکەشەوە ئێمە لەم هەڵبژاردنا بە سەربەرزی بە سەرکەوتن بینە دەرەوە و وڵاتەکەمان لە ئاستی دنیادا بەڕاستی ڕێز لێگیراو بێ بە شەرعەتێکی پەرلەمانی لەلایەن هاوڵاتیانی خۆیەوە کەواتە ئەم پرۆسی بەڕێزت باسێکی کاریگەری سیاسیە لەسەر پرۆسی هەڵبژاردن هەم لە ڕووی شیکاری هەم لە ڕووی پێشینەوە هەم لە ڕووی ڕەفتاریەوە ئەبێ بزانین هاوڵاتیەکانمان دەنگدەرەکانمان چۆن ڕەفتار لەگەڵ هەڵبژارد ناکەن و چۆن و پێشینەی کە هەمان ێستا دامەزراوەکانمان لە بۆشایی سیاسیان و لە یاساییشان لە هەمان کاتە چۆن شیکاری بۆ بکەین ینی ئێسام شیکارانی بەڕێز دەی فەرمووی هەموویشتی تازە و جوان و کاریگەری زۆرە بەڵام بۆ دەنگدەر ئەم حاڵەتە چۆن بگوازینەوە دەنگدەر ئەبێت تێبگال لەو پێویستی ئەم پرۆسەیە بۆی پێویستی ئەم پرۆسەیە بۆ وڵاتەکەی خۆی ئێمە وڵاتەکەمان لە هەرێمێکە ئەژین بمانەوە نەمێن لە هەموو وڵاتێکە کۆمەڵێک کێشە هەیە چارەسەرکردنی کۆمەڵێک قەیران لە ڕێگەی دامەزراوەکانەوە ئەکرێت ئێمە بتوانین لە ئایندەدا ڕوئایەکی وامان هەبێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بە ناوەندێک حکوومەتێکی وا هەڵبژێرین حکوومەتێکی وا بەهێز بێ بیکەین بە ناوەندێک بۆ کۆکردنەوەی هەموو جهود و وزەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکانی وڵاتەکەمان وا نەکەین حکوومەتی هەرێم لە شوێنێک بێ و
پارتە سیاسەکان لە شوێنێک بێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆیان بە خاوەن و ڕێژ و ینی کۆڵێ دەنگدەری ئەو حکومەتە بزانن بۆ ئەوەی ئەو حکومەتە حکومەتی ناوەندی خزمەتکردنی هاوڵاتیانی خۆی بێ ئەمە هوشیاریەکە بەڕاستی پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم دیدگایەوە بێنە ناو پرۆسی دەنگدان بە دیدگای تۆڵەکردنەوە بە دیدگای ڕووخان بە دیدگایەکی عاتفی بۆ ئەم لاو ئەولایە نێتە ئاراوە سەیری ڕابردوو بکە سەیری مێژوو بکە سەیری کارنامەی حیزبە سیاسیەکان بکە کام کارنامەیە کارنامەی بنیاد نانە بۆ وڵاتەکەی خۆت کام کارنامەی چارەسەرکردنی قەیران و کێشەکانە لە وڵاتەکەتا کام کارنامە ئەتوانێت لە ئایندەدا مەسەلەن ئایندەیەکی گەشت ئایندەیەکی باشتر ناڵێم باشتێکت بۆ دروستکە بەڵام ئایندێکی باشتر بۆ هەرێمەکەمان بێنتەکە ئەوە ئەم هوشیاریە بۆ دەنگدەر زۆر گرنگە و لە پاڵەوەشە پێویستی بەوەش هەیە حیزبە سیاسەکان زەمینە سازی بکەن بۆ بەڕاستی ئەم هوشیاریە بەڵام مامەسا من هەنێک شتم هەست پێ کردو بە تایبەتی لە هوشیاری تاک و مەسایلی هەڵبژاردنە هاوڵاتی ئێمە کەمتر بایەق بە مەسەلی هوشیارە چونکە بکارنامە ناخوێنێتەوە لەگەڵ ڕێزمان بەسمان هەمووی نییە بەگشتی بەڵام بە وێنە گشتەکە بەم جۆرەیەکە زیاتر ئەو هاش و هوش و ئەو دەنگە ئەبیسین کە هەرچی با بڵین ئەیوەستێنین ڕایەگرین ڕوخێنین ئاوای لەکەین هەموو یەکسەرە چەتە پاڵی بەبی کە بزانێم شتە لە پێناو چی بۆ ئەکرێت ینی زۆربەی ئەو هێزانەشی کە و دروشمانە هەڵەگرن زۆربیان بەشدار بوون یان با بڵین بەم دقەیە شۆتیاتی بەشدارە تام دقەیە بۆچی خۆی لێ بێبەریەکە هاوڵاتی چی بک بۆی کە ئەم دەنگە ناشازانە بناسێتەوە بزانێ چێ بەری ئاوەدانی و ئارامیەکەیە چێ بەرەی تێکدان و شێواندن و بەرەیەکە هەموو شتێک ڕاگرێ ئێمە باسی پرۆسی هەڵبژاردنمان کردمان پرۆسی هەڵبژاردن پرۆسەیەکە بۆ ڕوودانی هەندێک گۆڕانکاری بەرەو باشتر یعنی پرۆسەیەکە توانین بڵین بۆ خۆی یەکێکە لێ میکانیزمەکانی چاکسازیش ئەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر هاوڵاتیان بۆ خۆی ئەو هوشیارەی نەبێ ئەوەی کە جەنابەت باست کرد ئەو گۆڕانکاریە وەکو پێویست ڕوونادا ئەو چاکسازیە وەکو پێویست ڕوونادا کاتێک کە هاوڵاتی هوشیاری هەبوو هەموو ئەم دروشمانە لێک جیاکاتەوە دروشمی هەموو لایەنەکان هەڵئەسەنگێنێ ئەزانێت کێ لە خزمەتی ئایندەی وڵاتەکەیەتی کێ لە خزمەتی سەقامگیری وڵاتەکەیەتی کێ لە خزمەتی چ پەیام و پرۆژەیەک لە خزمەتی بنیادناری وڵاتەکەیەتی خۆشگوزەرانی هاوڵاتیانایەتی ماف و ئازادیەکانایەتی پرۆسە نەتەوەی دەکان دەبیرمانە چ ئێمە خاوەن پرۆسەیەکی یعنی قەزەیەکی نەتەوەین یعنی بڵیت و نەڵێ ئەو کێشانەی کە ئێمە لەگەڵ بەغا هەمانە هەمووی کێشەی سیاسی نەتەوەین پێش ئەوەی کێشەی فەنی بن یاخو کێشەی ئابووری بن یاخو کێشەی بوجە بن یاخو کێشەی موچە و ئەم بابەتانە بن هەمووی ئەو بابەتانەی کە ئەو ڕژێنرێ ینی زدی هەرێمی کوردستان بەڕاستی هەمووی بابەتی سیاسین و لە ناوەخنیشە بابەتی قەومی هەرێمی کوردستان خراوەتە ئاماج بۆیە هاوڵاتیانی کوردستان بەڕاستی پێویستی بە هوشیاریەک هەیە بۆ هەڵسەنگاندنی ئەم پرۆسەیە و بۆ هەڵسەنگاندنی ئەو کاندیدانە یاخود ئەو لیست و ئەحزاب و پارتانەی کە لەم پرۆسەیە بەشداریەکەن بینەرانی عزیز بەم شوەیە باسمان کە لەگەڵ مامۆستا هەموو کاریگەریە سیاسیەکان لەسەر پرۆسەی هەڵبژاردن و بەتایبەت هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بەم جۆرە لێکدرا لەلایەن مامۆستاوەکە لە وشیاری تاک و لە پەرەپێدانی دیموکراسی و مەسایلی کۆمەڵایەتی و تەواوی دام و دەستگا یاسایی دەستوریەکان بەم شێوەیەمە دینە کۆتایی بای بەرنامەکەمان خۆشحاڵی بە ئامادەبوونی مامۆستای عزیز زۆر خۆت بەخێرێت زۆر ئێمەش خۆشحاڵ بووین هیوای سەرکەوتنامەوە بینەرانی عزیز بەم شێواتی نەکۆتایی ئەم مەڵقەی بەرنامەی کەلتوری هەڵبژاردن لە شەوانی داهاتوو دین و خزمەتتان کاتی خۆش